بسم الله الرحمن الرحیم. نەخۆشخانەی نەشتەرگەری مهرەبانی زیاتر لە 700 مەعیدەبڕینی کرد، زیاتر لە 150 باڵۆنی دانا، زیاتر لە 120 باڵۆنی زیرەکی دانایە. ڕێکارەکانی خۆلاوازکردن دوورکەوتنەوە لە کێشەی قەڵەوی لە بۆ قەڵەوە خۆشەویستەکان بۆ میکانیزمانە دەکرێت بە نەشتەرگەری بە بێ نەشتەرگەری، بەڵام بە هەمووان دەرێن بڕۆن ڕێکارەکانی ڕاضە ڕێزیمی تاقی بکەنەوە. ئەگەر پێتان نەکرا ئەوجا دەتانن سەردانی مهرەبانی بکەن، یعنی مهرەبانی خەتۆی پاش ڕێزیمی و ڕاضە و نەتوانینی خۆ دەربازکردن لە قەڵەوی ئەوجا دێ مهرەبانی. بەبێ نەشتەرگەری بە باڵۆنی دادنین. باڵۆن دوو زەرەری هەیە، چەند مەرجێکی هەیە. زەرەرەکانی ئەوەیە بە پارەگرانە، دووەمینیان هەفتەیەک لۆ 10 ڕۆژی ئازارت دەبیتن، دەبی دەرمانی وەربگری، دەبی متابعە بکەی و دەبی پەیڕێوکەی جێبەجێ بکەی. ئەوجا 115 لە بۆ 25 وەزندا دەبەزی ئەگەر جێڕایال ببی. و مەرجی ئەوەیە نابی مەعیدەت بێشی، نابی مەعیدەت بڕیبی پێشتر. ئەو شروتانەی تێدایە لە بۆ باڵۆنی زیرەک. بەڵام باشەکەی ئەوەیدایە بەنجی ناوێتن، کەپسولەکە قوتی دەدەی، پاش 3 مانگ لە بۆ 4 مانجی بەخۆی فرێ دەدرێتن. و دڵنیاشتان دەکەمەوە باڵۆنی زیرەک نابیتە جیرانی ڕیخۆڵە، نابیتە تەقینی ڕیخۆڵە، بەس مەشاکلەکەی ئەوەیە ئازاری مەعیدەی دروست دەکات بەهۆی دروستبوونی ئەو زەختەی کە لەسەر مەعیدەی. بەڵام شێوازەکە لە بۆ ئەو کەسانەی کە ناتانن عملیات بکەن، ناتانن بەنجی وەربگرن، یان دەترسێن لە عملیاتی، یان ئەو کەسانی عمرە نەبیتە 18 ساڵ، یان ئەو کەسانەیە نانەوێ بچنە سەر پرۆسەی عملیات و مەعیدەبڕین، دەتانە چوت ببینن لە باڵۆنی. لە مەعیدەبڕینی لە مهرەبانی ئەلحەمدولیلا ترسی شکاند، تانی زیاتر لە 700 نەشتەرگەری بکاتن لە فەزلی خوای گەورە بە زیاد بتەوفیقاتی ڕەب العالەمینە. تیمی بڕینی گەدەی لە مهرەبانی تیمێکی ڕێگە پێدراوە لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان، زیاتر لە 700 نەشتەرگەریمان کردیە کەوا ئەلحەمدولیلا لە مهرەبانی بە میکانیزم و شێوازێکی سەردەمیانە ئەو ئیشێ دەکرێت. لە پێش نەشتەرگەری کۆمەڵێک فحوسات دەکرێتن لە ناو نەشتەرگەری بە ئامێری پێشکەوتوو بە خیبرە و خدمەی زۆرەوە ئیشەکەی لۆ دەکرێت. لە دوای نەشتەرگەریش دەچیتە ئینای مڕەکەزە و چاودێری چڕ و تاوەکو ئەو کەسێ بە جوانی ئەتمئینان دەبین تێیدا، ئەوجا لە خەستەخانەی دەردەکرێتن و لە ماوەی 1 ساڵیش لەگەڵمان دەبی لە واتساپ گروپ و جوابی پرسیارەکانی دەدەینەوە و بەنەتیجەدا دەمانەوێت خزمەت خێرخۆشی کە ئامانجی مهرەبانیە خزمەت بکەین. لا دەدەین قەڵەوی، لا دەدەین باری قورس لەسەر چۆکەکان، لا دەدەین باری قورس لەسەر ژیانی گەنجان، لا دەدەین کەوا کۆمەڵێک نەخۆشی و دەرد بەهۆی قەڵەوی دروست دەبی، وەکو زەخت و سوکەری و خۆتۆڕەی جەڵتەی. لە هەمان کاتدا لاغ ئێشە و پشت ئێشە، لە هەمان کاتدا دەمانەوێتن دڵخۆشی بگەینین و بشزانن قەڵەوی هۆکارەکە لە بۆ نەزۆکی لێ کە دەمانەوێ زیادکەین ڕەشیقی و بەختەوەری و خۆشەویستی لە مهرەبانی ببەخشینەوە لە بۆ هەمووان بمێنن بە سەلامەت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.